ئەرێوە چییەکە ئێڵی کەڵەشێری شامی گەنمە خۆیت ئەمەش تەواو کاگڕەشیان توخوا بێدەنگ ئەمەش تەواو ئێستا بەشەکەی تر ماوە کاگڕەشیگیان بەڵێ زاتە ئەمە تەواوەکەم بۆ ناڕۆی دوو چابێنی دووچا ئەگە بەسەر چاو دیژە خۆی یا شیرین خوا ئاگای لێ بەم بە ساحەی دەمدا نەگۆرسی تێیاڵم نەگۆرسی تێیاڵم نەدیفاع دانیشە دامە تەواو نییە شاگردم بچم چابێنم بەرحاڵ کاکەوە ناوەکەم داناوە لەگە پەیجەکە هەمووی ڕێکە دوکانی سعدی بۆ فرۆشتنی هەموو جۆرە قوماشێک ناونیشانشم داناوە ئەو تۆ تەوێ بەلەقە ناوسکی ببڕم ئەی ناوی من بۆ دانانێ کاکە دوکانەکەی هی منە دوکانەکەتان داگیر کردووە تێ پەیجەکەش داگیرکەیت بە قوربان فەرقتان نییە ئێوە خۆن ئەمە جەریدە نییە بنووسم دوکانی ڕەشید و سعدی بۆ فرۆشتنی هەموو جۆرە قوماشێک ئۆکێ کاکاتکەم بە ئەدمین ئەدمین چییە باوکە ڕۆ کاکە با تێت ئاوە تێتگەرم ئەبێتە حرەسی پەیجەکە منە بم بە حرەس من حرەسم بینیوە شەو لە گەلاز بێ بەس حرەسم نەبینیوە حرەسی پەیج بێت ئەبێ بەس یەک شتێکی تر تخوالم سەرەوە کاگڕەشی چکۆمە لە بازارەکە سومعامانەیە ئافرەتە شتەکان لایک و کۆمنتەکان ڕێک مەچۆ نامی بۆ بنێرە سڵاو ئەم کاتت باش لەسەر من و کاکسعدی زۆرەکە بێ کورە خڕە کوڵە ئەوە قابل بە خۆتە کە لەگەڵ کچانەی من تااقەتم نییە جوابی حاجی بەمەوە ئیسە کۆمنتی کچان جوابێمەوە ئەوە چیەکەی وەڵا ڕسم بۆ پرۆفایلەکەی گروپەکە یعفو پەیجەکە بابەجان تۆ ڕوویکە خۆم جوان ڕسمی من بگرە ڕسمی من بخە سەر پرۆفایلەکە کاگڕەشی گیان لێشم تێک چوو مناڵە ترسێنی مناڵە ترسێنی ئای چی ڕسمی خۆتی بۆ ناخەیتە سەر سوێن بەخوا دوکانەکەم جملەیە ئەبێ بە مفرەت ڕۆژی نیومەتە قماش نافرۆشم دەستەکەی نەچی ڕیکلامەکە خۆتە زانی ئەمە ئەو پەیجەمان بۆ داناوە بۆی ڕیکلامی وەکەی ڕیکلام چییە بە بازاڕیکردنی بەرهەمەکەمانە ئەو شتێککە هەمانە اینجا لێرەیە من بە حکومی سەرپەرشتیاری بەشی ڕیکلامات و مارکێتینگم لێرە پێویستم بە ئەکتەرە بێ و تۆم هەڵبژاردووە وەکو ئەکتەر بۆسە ئەختەر قماشمان لێ بکڕێ ئەکتەر ئەین ممثل تەمسیلی بکەیت باشە ئێدەی بۆ نمونە ئەم قماشە ئەم قماشە ئەگریتێ دەستەوە من لێرە ئاوا ڤیدیۆتەکەم دێمە ئەم لا ئەڵێ مژدە وەرنەوە ئێستا ئەو قماشەمانەیە بەوەنە ئەوە نامێنێت شتە لایەکی تر قماشەکەی تر دێنی ئاوە ئەوە ڕیکلامێکی ترەیە بۆ نمونە تۆ بۆسە ڕیکلام چێ من ڕیکلامکەم کورە تو یەک ڕۆژما بێ بەدەستی منە ڕێسیان بەخوا مێشکەوە تەقێنم بوو عقلێتم بۆ دەست عقلی تۆ ڕیکلامیشی ئەسڵەن شتی وا هەر ناکەم نابێ ناکاکە کاگڕەشیگیان ڕیکلامێکی تر هەیە ئەوە پێڵێن قولاب لە دنیای سۆشیال میدیا سەر ڕاکێشە بینە ڕاکێشی باشە مشتری ڕاکێشی بۆ دیتە سەر ئەم مێزە لەسەر ئەم مێزە ئەوەستی لە ناکاو من ئەلێەوە تەسویرەکەم خۆتەکەوێنی کە خۆتەکەینی ئاواڵەی مژدا ئێستا قوماش مەتری بە 1500 ئەلەوێ ئەو قولابەی کە دروست بوو ئیتر نییە هەم پێ ئەکەنن خەڵک دڵخۆشەوێ قوماشمان لێکە وارە عەمرێ نەمێنێ بۆ نیێرە قەلم لێەوە خۆمەڵەمە خوارۆ مدم بچێ بە قولابە بۆ خۆت باشە کاکڕشی کاک ئەوە ناکەین ئێستا شێوەیەکی تر هەیە مەسەلەن وەکوتم ئەو تەبیعەکانە باسەکەیت و قوماشەکانمان ئاوایە کاکەزانی چەند باشە باوڕکە برادێکم هەیە خەریکی ئەو ڕیکلامانەیە ئێستا نییە هەروازی لە دوکانیان دوکانی داخستووە کورە باکە لێنێم بەسەر لوتان پێتەڵم نایکەم ڕیکلام ناکەم ڕاست بێنە بە قوربان لەو مۆزوع دوکانی داخستووە بەس لەسەر ڕیکلامەژی کوژم بەقوربان ئەنیا خۆم عەقدت بۆ دێ $500 عەقدی تایە $1000 وەڵایی ئەگەر جلی ژێرەوە بێ یاخود مەسەلە وەلادا عیبە نمونە نێنێتەوە وەڵایی لەوەی $2000 بێ ملیۆنێکیش بێەوە نەڵێیتەوە نمونە وەسمە بەسم پارەکەی پارەی زۆر چاکیتەوە بەناو بانک شەبی ئیسا ئەیکەی نا ئەوە مەزوع باس مەکە شخصیەتی من و صابون و قژمە نییە تا بیشۆم صابونی چی باکتەرێکی ترەڵێن بەڵام قسە لەم سەرەوە خۆشە $500 بێ بدەنێ چی $500 من دیم کاکە من دەخۆیکەم مادەم مۆزوعی پارەی تێکە و $1 دینار بە باوکم نایم خۆمەیکەم ڕۆمە چییە بۆ پارە هەموو شتێکەکە کوراوز بە مردومرێ پارە هەموو شتێکە سوێن بەخوا لە تیاری پەنجەرەوە خۆم فڕێمە خوارەوە بەس پارەی تکتەکەنێ تاری پەنجەرەی تیارەوە لێشم تێکشو لە خۆشی پارەکە